لەو ڕۆژەوە سەرۆک تراماتۆتە سەردەسەڵات پەیوەندەکانی نێوان ئەمریکا و ئیران تا یەک گەشتر و ئاڵۆزتر بوونەتەوە و هەردوێنی وەزارەتی دەرەوە سەرۆک ترام هێزەکانی پاسدارانی کۆماری ئیسلامی وەکو ڕێکخراوەیەکی تیرۆریستی دەستنیشان کرد. دکتۆر کرمانش گوندی سەرۆکی بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی ئیالەتی تەنسی ڕاستەخۆ لەگەڵماندایە بۆ ئەوەی بزانین لەو بارەیەوە چۆن دەڕوانێتە ئەم بریارە. دکتۆر کرمانش دەم باش و خۆشاتنەوە بەڕامەکانمان. سپاس کار جانی. ئەمریکا هەمیشە بە دوای ڕێگەکاندا بووە بۆ فشار دروستکردنە سەر ئیران. بریارێکی لەو جۆرە چ کاریگەریەکەی لەسەر پانتای کاروکردارەکانی سوپای پاسداران؟ زۆر سنوورداری دەکاتنەوە. هەنگاوێکی دیکە بوو کە پرێزیدنت ترامپ لە بەرامبەر ئێرانێ بە دژایەتی ئێرانی ئەنجامیدا لە 15 ئەو مانگە هەفتەیدا بێتن ئەو بڕیارەی ئەو جامعی عەمەل دەکەوێت جامعی عەمەلی دەخرێتە بەر و هەر کەسێک لەگەڵ سوپای پاسداران بەتایبەتی لە معاملاتی بانکی و کڕین و چەک و فرۆشتنی پێداویستی ئەسکەری دەکەوێتە بەر ئابلۆقەی ئەمریکایە. بە هەندێش ئەو بڕیارەی کەدایان بەو لیستەی کە پامپیۆ وەکو لیستی تاوانەکانی سوپای پاسداران باسی کرد شەرعیەتێکی چێتریدا ئەمریکایە کە ئەو ئابلۆقەیە بەسەر سوپای پاسداران بسەپێنیتن و بیخاتە لیستی تێرۆریستی. ئەوە گرینگە چونکە سوپای پاسداران هەم کۆنترۆلی مالیاتی حکوومەتی ئێران لە بەشی وەزارەتی خارجی دەکاتن و هەم ڕۆڵێکی زۆر گرینگیشیان هەیە لە سیاسەتی خارجی ئێرانێ. بە هەندێ شەرعیەتێکی زیاتریش دەداتە ئەمریکا و هاوپەیمانانی ئەمریکایە کە جددیتر دژایەتی وجودی سوپای پاسداران بکەن لە سووریایە، لە یەمەنێ، لە لوبنانێ. ئەوانە هەمووی دەبتە هۆکاری ئەوەی کە ئەو دەستە ئازادەی پێشان سوپای پاسداران هەیبوو چیدی نەیمێنێت. دکتۆر، ئیران هەر لە 19 مانگی یەکی ساڵی 1984ەوە لەسەر لیستی ئەو وڵاتانە دەبووە کە پشتیوانی لە تیرۆریزم دەکەن و سوپای پاسدارانیش داینەمە و بەشێکی هەرەگرنگ لە ساختاری ئەو سیستمەدا بووە. جیاوازی ئەم بریارە لەگەڵ ئەو بریارەدا چییە و بۆ ئەمریکا پاش فەرەتر لە 40 ساڵ تازە بۆی ڕوون دەبێتەوە کە هێزەکانی پاسداران تیرۆریستن؟ بڕوا ناکەم تازە بۆی ڕۆم بوو بێتەوە. ئەو هەمیشە ئەو هێزەی بە هێزەکی نەک هەر تێرۆریزدانەیە بەڵکو بڵاوکەرەوەی تێرۆریز لەسەر ئاستی جیهانێ بەتایبەتی خاوەری ناوێندانایە. بەڵام ئەوەی کە ئەو جارە تەنیا ئەو هێزەیان هەڵگرت نەک وەکو هەموو کۆماری ئێرانێ لەلایەن خەڵک من پێم وایە لایەنێکی سیاسی سایکۆلۆژیش دەگرێتە خۆی، چونکە ئەو هێزە بە هەمان جۆری کە پارێزگاری لە هەڕەشەکانی دەرەوە لە بەرامبەر ئێرانێ دەکاتن بە هەمان جۆر و جددیتریش لە ناوەوە سەرکوتکەری دەنگی ئازادی و هێزی ئۆپۆزیسیۆن بووە لە بەرامبەر ڕژێم. ئەمریکا لەو ژێرە بەریانانە بێگومان بەرژەوەندەکانی خۆی لە بەرچاو گرتووە، بەڵام تا چەند بەرژەوەندەکانی هاوپەیمانانی تری لە بەرچاو گرتووە؟ کەمتر. وەکو دیتیشتان لە بەرجام کە هاتە دەرێ گوێی نەدا داخوازیەکانی فەرەنسا و وڵاتانی دیکە ئەڵمان بۆ نمونە کە بمێنێتەوە یاخود چانسێکی دیکە بداتە ئەو ڕێکەوتنە. ئەو گوتی ئەوە لە بەرژەوەندی ئەمریکایە دانیە، نەیگوت لە بەرژەوەندی ئێمە دانیە بە شێوەکی گشتی و فعلەنیش لە بەرژەوەندی ئەمریکایەدا نەبوو، تەنیا سوونمەندی هەرە سەرەکی ئێران بوو. ئەم پێم وایە ترامپ ئەگە کارێکی باشی کردویتنەوە بوو کە لە بەرجام هاتە دەرێ، کارێکی باشتریشی ئەوەیە کە ئەوەی ئێستا کردیتی ئەو سوپایە ناویەی هاوێشتۆتە لیستی تێرۆریستی. دکتۆر، 30 سانیەوە ماوە ئەمریکا چ جۆرە میکانیزمێکی بەدەستەوەیە بۆ پیادەکردنی بریارێکی لەو جۆرە؟ ئەمریکا قدرەتی اقتصادی جیهانی لە دەستا دەتوانیتن لە بواری بانکی گرفت لە بۆ ئەوانە دروست بکاتن ئەوانەی معاملە لەگە سوپای پاسداران دەکەن. بڕواژ ناکەم کەسێک ئەو ڕۆکە پەیوەندی خۆی لەگەڵ ئەمریکای
بکاتە قوربانی پەیوەندی لەگەڵ ئێران. باشە دکتۆر. دکتۆر کێرمانجگوندی سەرۆکی بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی یەکێتەنسی زۆر سپاس بۆ دیدوبووچوون و بەشداریکردنتان. سپاس بۆ ئێوەش.